سڵاوتان لەبێت بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی کەرکووک، نیانم لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی بەرنامەی پوینت لە نێوان تعریب و گۆڕینی دیموگرافیدا و لە نێوان مادەی 140 و دەستوری عێراقیدا ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دۆسیەکی ئاڵۆز و کراوی چەندین ساڵێن وا نزیکەی دوودەیە تێدەپەڕێت بەسەر جێبەجێ نەکردنی مادەی 140. ئەمانە و چەندین بابەتی تر تەوەری گفتوگۆی پڕ و چڕی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم زۆر بەڕێز فەهمی بورهان. ئەم کاتت باش؟ ئەم کاتت باش خاتونیان بەخێر بێن. سپاس بۆم دەرفەتە. کاک فەهمی، دەستپێکی گفتوگۆکەمان پێم باشە لەسەر ناوچە جێناکۆکەکان بێت. لە سەردەمی ئیدارەی ڕاکانجبووری عەرەبێکی زۆر هاوردەی شاری کەرکووک کران ئەو عەرەبانی کە هێنراون. ئایا بەرنامەتان هەیە بیرتان لەوە کردوێتەوە کە لێژنەیەکی هاوبەش پێک بهێنن لەگەڵ حکوومەتی عێراقیدا بۆ لێکۆڵینەوە لەو خێزانە عەرەبانی کە هاتوونە کە ئەمە تعریبێکی ترە و خروقاتێکی دەستوریە دژ بە مادەی 140؟ بەخێر بن خاتونیان بۆ شاری هەولێر. پرسیارێکی زۆر گرنگ و جەباخت باس کرد. لە ڕاستیە ئەو عەرەبەی کە ئێستا لە شاری کەرکووکن بە قۆناغی جیاواز و لە مەرحەلەی جیاواز و لە تاریخی جیاوازە هاتوونەتە شارەکە، بەڵام نەتیجە بۆ دانیشتوانی کەرکووک و بۆ خەڵکی کەرکووک ئێستا ڕقەمێکی گەورەی عەرەب لەو شارەیە هەیە. بە بێگومان کە ئەڵین کەرکووک ئەمە بۆ لە خانەقینەوە بۆ خورماتوو و بۆ دبز و پاشان بۆ مەخمور و دەشتی نینەوە هەتاک و زمار و شێخان و ئەو ناوچانە و شنگال هەمووی هەرڕاستە. یعنی عەرەب لە هەموو ئەو ناوچانە حوزورێکی گەورەیان هەیە. ئەوەی کە بە دیاریکراوی لە سەردەمی ڕاکانجبووریا کراوە هیچ جیاوازیەکی نییە لەوەی کە لەگەڵ لە سەردەمەکانی پێشووترە لەو شارە کراوە. بالنەتیجە کورد لە ناوچەکە دوور خراوەتەوە و عەرەبێکی زۆر لە شارەکانی شتەجێ کراوە. قسە و گفتوگۆ زۆر لەسەر ئەم مەلەفە کراوە. ئاخر هەوڵ کە هەوڵێکی زۆر جدی بوو پرسی سەرژمێری گشتی بوو. لەسەر ژمێری گشتیە ئێمە ڕێککەوتین لەگەڵ حکوومەتی عێراقیە کە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی کاتی سەرژمێری بۆ دەرچوو بەپێی ئەو بڕیاری کە ئەنجومەنی وەزیران لە ئاخر کۆبوونەوەی خۆیان لەسەر پرسی سەرژمێری ئەنجامیاندا وا ڕێککەوتین ئەو عەرەبانی کە ئێستا لە شارەکەن نەک تەنها عەرەب، ئەگەر کوردێکیش لە کەرکووک بێت، ئەگەر تورکمانێکیش لە کەرکووک بێت، بەشێک نەبێت لە سەرژمێری ساڵی 57 دەبێت دۆسیەکەی بگوازرێتەوە بۆ ئەو محافەزەی کە لێوەی هاتووە. ئەمە ڕێککەوتنێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە، بەڵام بەداخەوە ئەتوانم بڵێ ئەم ڕێککەوتنە نەچێتە باری جێبەجێکردنەوە هەتاکو ئێستا پابەندبوونێکی وازح بەمەوە نییە. بۆی ئەمە مەترسیەکی گەورەیە. دەبێت ئێمە سوور بین لەسەر جێبەجێکردنی ئەو بڕیارێکی خۆیان دەریان کردووە. هەر کەسێک لەو شارە سەر بە ئەحسای 57 نەبێ و لە 57 لەو شارە تۆمار نەکرابێت بە بێگومان دەبێت بگەڕێتەوە بۆ ئەو شنی کە لێوەی هاتووە. ئەم پێداگیری ئێمە لەسەر چییە؟ ئەم پێداگیری ئێمە لەسەر ئەوەیە ئێمە بڕوامان وایە تا ئەو کاتی مادەی 140 دەستور جێبەجێ ئەکرێت و حەق بڵێن ماف بۆ خاوەن حەق ئەگەڕێتەوە، کێشەی یاسایی و کێشەی سیاسی و کێشەی دەستوری لە کەرکووک نامینێت، ئەو کاتە هەموو کەسێک سەربەستە لەوەی کە لە شاری کەرکووک بژێت. بەڵام تا ئەو کاتی ئەم گرفتە چارەسەرەکرێت وە کەرکووک ئەگەڕێتەوە بۆ باوشی نیشتیمانێکی خۆی کە کوردستانە بەپێی دەستوری بەپێی مادە 140 دەستوری هەمیشەی عێراق دەبێت ئێمە هەموو جۆرە دەستکاریکردنیەکی ئیداری دیموگرافیای ئەو شارە دەبێت ڕەت بکەینەوە و بە تەواوەتی پێچەوانی بنە ماسەرێکیەکانی دەستورە. زۆر ڕاستە. کاک فەهمی باسی سەرژمێری 57 کرد کە پێوەرێکە بۆ دیاریکردنی ژمارە و حەجمی پێکهاتەکان لە شاری کەرکووک. ئایا ئەم سەرژمێری لەم دوایانەدا کە کرات ساڵی پار بوو ئەگەری ئەوە هەیە لە داهاتوودا ببێت بە جێگرەوەی سەرژمێری 57؟ خۆی بە بێگومان ئەم سەرژمێری کە کراوە جارێ حەزەکەم ڕوونکردنەوە بدەم. ئێمە لە دەستەی ناوچە کوردستانیەکان زۆر لە ئەنگری ئەنجامدانی سەرژمێری نەبووین لەبەرەوەی ئێمە بڕوامان وایە تا ئەو کاتی مادی 140 جێبەجێ ئەکرێت هەموو هەنگاوێک لەلایەن حکوومەتی عێراقیەوە بڕێکی زۆر لە شک و گومانمان لەسەر هەنگاوەکانیان هەیە و هەموو هەنگاوەکان ئێمە پێمان وایە بڵین باگراوندێکی سیاسی لە پشتەوەیە. بە بێگومان سەرژمێری زەرورە، سەرژمێری پێویستە. ئێمە کاتێک ئەڵێین سەرژمێری 2024 بە دیلی سەرژمێری 57 ئەگەر بێت و هەموو ئەو خەڵکەی هەموو ئەو عارەبە زۆرەی کە هێنراونەتە شارەکە و دەیان گەڕێکیان بۆ دروست کراوە مەلەفەکانیان بگەڕێنرێتەوە بۆ محافەزاتی خۆیان
وەلێ بگەڕێن کەرکووک بۆ کەرکووکیەکان خۆیان بێت بۆ کوردی شارەکە بێت بۆ برانی تروکمان بێت کە لەگەڵمانە ژیاون لەگەڵ بڕێک لەو عەرەبە ڕەسەنانی کە بە بێگومان لەو شارەی عەرەب هەر نەبووە بەڵام بڕێک لەو عەرەبانە لەبەر هەر هۆکارێک بێت لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە لەو ناوچانە نیشتەجێ بوون ئەمانە ئێمە پێکەوە ژیان و عمرێکمان هەیە ئەکرێت قەرار لە چارەنووسی شارەکەی خۆیان بدەن واتە تاوەکو ئەم مەلەفەیەک لای نەبێتەوە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سەرکرداتی سیاسی کوردیش هەرگیز ناچینە ژێرباری ئەوەی کە هیچ سەرژمێریە قبول بکەین جگە لە سەرژمێری ساڵی 57 و لە دوای ئەوە جێبەجێکردنی دەستور کە مادە 140 زۆر ڕاستە تەوقیتەکەشین بەڕاستی نالەبار بوو ئێمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بووینەوە بوو مانگی دوای ئەوە سەرژمێریەکە کرا کاک فەهمی لە ماوەی ڕابردوودا بینیمان وەزارەتی پلاندانانی حکوومەتی عێراقی بڕیاری بە قەزاکردنی قەرەتەپەیدا کە ئەمە هەڕەشەیەکی جددیە بۆ سەرمادەی 140 بەڕێستان وەکو سەرۆکی دەستا چی هەنگاوێکتان ناوە بۆی لە داهاتوودا لەم جۆرە هەنگاوانە دووبارە نەکرێنەوە بە بێگومان ئەم هەوڵە خەرقکردنیەکی وازحی دەستوری هەمیشەی عێراق بووە یەکێک لە ئیشکالە هەرە بنچینەیەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەوەیە ئەم حکوومەتە توانای ئەوەی نییە ببێتە حکوومەتێکی دەستوری و دەستور بکاتە بنەمای چارەسەرکردنی کۆی کێشەکانی نەک لەگەڵ هەرێمی کوردستانە بەڵکو لە ناوخۆی خۆشیە بەڵام لە ڕاستیە زیاتر تەرکیزی جێبەجێنەکردنی دەستوریان لەگەڵ ئێمەیە دروستکردنی هەر جۆرە وحدەیەکی ئیداری لە ناوچە کێشە لەسەرەکان لە ناوچە دابڕێنراوەکان لەو ناوچانی کە ململانی لەسرە بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ گەڕانەوە بۆ بڕیاری هاوبەشی هەردوو حکوومەتەکە بەبێ پابندبوون بە بنەما ئەساسیەکانی مادە 140 دەستور خەرقێکی زۆر وازحە و ئەم خەرقەشیان کردووە ئەمە ئێمە طبعاً هەم لە پەرلەمان نوێنەرەکانمان لە پەرلەمان هەم ئێمە لە دەستی ناوچە کوردستانیەکان و حکوومەتی هەرێم هەرزوو بەگژ ئەمەیا چوینەوە بەڵام ئەمە بەس نییە یعنی ئێمە کاڵین کێشەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقیە کێشەی سیاسی نەک یاسایی لە ڕاستیە ئەمەیە دەستورت هەیە پێچوانەی دەستور تەعاملەکە حکوومەتی عێراقی بڕیاری هاوبەشمانەیە هەردوو حکوومەت لەسەر ئەم ناوچانە کە بڕیارێک گۆرەگرن دەبێت گفتوگۆی هاوبەش لە بینیانە هەبێت ناگەڕێنەوە بۆ گفتوگۆی هاوبەش واتە ئەمانە هەمووی ئاماژەی وازحن کە حکوومەتی عێراقی ڕوئیایەکی وازحی نییە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لەو ناوچانە وە کێشەی ئەو جوگرافی بەرفراوانە کە کێشەی مرکزی خەڵکی کوردستانە باشترین چارەسەر چییە بە بڕوای من باشترین چارەسەر ئەوەیە یەکەم سەرکردایەتی سیاسی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان لە مەترسی حەجمی ئەم هەڕەشانە تێبگات لە ڕاستیە کێشەی بڕینی موچە و ئەم گرفتی بۆیان دروستکردوون کێشەیەکی قوڵە بەڵام حکوومەتی عێراقی پارەی زۆرە هەر چۆنێک بێت بە نەوتی خۆمان و بەداهاتی ناوخۆی خۆمان ئەم کێشەیە چارەسەرەکان دوا ئەکەوێت بە میزاج بمانێنێرن یان بمانی نانێرن فەرمانبەرمان دوو ئەکەن بەڵام بالنەتیجە ئەگەر زەختی کۆمەڵگەی نێودەوڵەتیش بێت و ئەگەر ئەم هەموو هەنگاوی خۆشمان بێت کە ناومانە ئەنی ئەم مەلەفە بەرەو چارەسەربوو نەڕوات بەڵام حەقیقەت مەلەفی کەرکووک و خانەقین و خورمات و هەتاکو گاتە شنگال و شێخان و هەموو ئەو ناوچانە یعنی ئەو مەلەفەن دەبێت قیادی سیاسی کورد یەکەم لەسەری موحەد بێت دووەم دڵنیا بێت لەوەی کە ئەم حکوومەتی عێراقیە جددی نییە لە چارەسەرکردنی و ڕۆژ دوای ڕۆژیش ئەبینیت ڕوبەری بە عەرەبکردن لەو ناوچانە بەرفراوانە بێت ئەگەر ئەم شتانی من لێرە ئەیڵێم یەک جملەی نادەستوری تیا بوو و یەک جملەیەکمان هەبوو خزمەتی خەباتی پێکەوەی نەکرد لە شارەکەیە ئێمە ئامادەی هەموو جۆرە ڕوبەڕووبوونەوەیەکین مادام ئێمە شەڕی دەستوری مافەکانی خۆمانەکەین نابێ مجاملەی حکوومەتی عێراقی بۆیە دەبێت قیادی سیاسی کوردیش لەوە تێبگات ئەم مەترسیە دەجار قوڵترە لە مەترسی موچە بە پێچوانەوە بۆیە بە پرسی موچەوە مەشغوڵیان کردوین بۆی مەسەلەی کەرکووک و خانەقین و خورمات و شنگال و شێخان و زومانمان لەبیر بەرنەوە زۆر ڕاستە کاک فەهمی هەندێک لایەنی شۆڤێنی ئەڵێن خۆری مادەی 140 ئاوا بۆ ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کەوا نزیکە بینەوە لە 20 ساڵ بەسەر جێبەجێنەکردنی ئەم مادەیە حەق وایە قیادەی کوردی وەکو بەڕێستان ئەڵێن مادەی 140 بۆ دوای ئەم هەڵبژاردنە بکە بە کارنامەی سەرەکی و بەرنامەی جدی خۆی بەو مەرجە بچێتە ناو پێکهێنانی حکوومەتی تازەی عێراقەوە بە بێگومان ئەمە یعنی یەکێکە لە پۆینتە ئەساسیەکان یەکێکە لە پۆینتە ئەساسیەکان من خۆم بڕوام وایە ئەگەر کارنامەی حکوومەتی داهاتووی عێراقی بە وازحی
دان بەجێبەجێکردنی مادەی 140 دەستورانە نێت کە مادەیەکی دەستوریە ینی خۆمە داوای شتێکی زیادەمان نەکردووە یعنی داوامان کردو حکوومەتی عێراقی دەستورەکەی خۆی جێبەجێ بکات و پابندی بێ پێوەی ئەگەر ئەم مادەیە تەمان ئەم مادەیە بۆ زانیاری جەنابەت و هەموو بینەرانی بەڕێزیش پەیوەندی نییە بە کوردەوە بەشێک لە کێشەی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراقیش چارەسەرەکە کە ململانی سنووریان هەیە پێکەوە بەشێک لەو کێشانش چارەسەرەکە بەڵام ئەوی کە پەیوەندی بە ئێمەوەیە بە دۆسیەکە قورس نەکەین ئەوی پەیوەندی بە کوردەوەیە کە ئەمە دەبێت برایانی عەرەب تێبگەن لەوەی کە عنی ئەگەر تۆ تێبینیت کردێ سەرۆک مام جەلال بە بەردەوامی باسی ئەمەی کردووە دەبێت برایانی عەرەب تێبگەن مەسەلەی کەرکووک قەزەی مرکزی نەتەوەی ئێمەیە لەگەڵ حکوومەتی عێراقیە دەبێت ئەم قەزە مرکزیە تەفاهممان لەگەڵ بکەن و چارەسەری بکەین ئەگەر ئەمەمان پێ ڕەوانە بینن بە بێگومان ئەمەی کە ئێستا هەیە سلەیمانی هەڵەبجە هەولێر بادینان ئەم چوار پارێزگایە لە شۆڕشی ئەیلول و دوجار لە سەردەمی مفاوەزاتی 84 کە سەرۆک مام جەلال قیادەیەکرد لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەم ناوچانیان دابوو بە کورد یعنی خۆمە دەستکەوتنی ئەمریکا هەمانە و دەبێت چۆن دەبێت قیادی عەرەبی بزانێت لە عێراق دەبێت ئەوها قیادی سیاسی کوردیش بزانێت ئەمە دەستکەوتێکی زۆر گەورە نییە ئەمە تحصیل حاصلە لە دوو قۆناغی جیاوازە لە دوو شۆڕشی جیاوازە دراوەتەوە بە کورد لەبەر کەرکووک ینی وازی هێناوە لە هەندێک لەو شێوازە حکومڕانی و ڕێکۆتنانی کە لەگەڵ حکوومەتەکانی عێراقیە هەیەی بۆیە دەبێت ئێمە دەستبەرداری ئەم مەلەفە نەبین بەڵام ئەمە بە زمانی وەکو سەرۆک مام جەلالی بە زمانی گوڵەکە بە هەڕەشەنە مافی دەستوریە دەبێت شەڕی بۆ بکەین و نابێت مجاملەی حکوومەتی عێراقی بکەین مجاملەکردنی حکوومەتی عێراقی لە شەڕی دەستوریە وامان لێ ئەکات ئەو ئامانجانی کە بەدیشمان هێناوە مەترسی لە ناوچوونیان بۆ دروست بێت بۆیە دەبێت ئێمە ڕاست و ڕەوان و ڕاشکاو بیت لەگەڵ حکوومەتی داهاتووی عێراقیە و دەبێت لە ناو کارنامەکەیە جێی بکرێتەوە ئەمە خاڵێکی تر کە هەر پەیوەندی بەم پرسیاری تۆ هەیە ماوەکانی پێشووتریش هەر لەسەر ئەم بابەتە قسەم کرد دووبارەی ئەەکەمەوە کەرکووک و خانەقین و زمار و شێخان و شنگال خورمات و هەموو ئەو ناوچانە لە سعدیە و جەلەولا و زڕباتیەوە هەموو ئەم ناوچانەکە لە 150 خاکی کوردستان پێکەێنێت بای ئەوە قوربانی لە پێناوە دراوە ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان و قیادی سیاسی کورد بڕیار بدەن ئەگەر حکوومەتی عێراقی بەرچاوڕوونیمان نەدەنێ نەچنە ناو پێگەێنانی هیچ جۆرە حکوومەتێکەوە کە زامنی چارەسەرکردنی ئەم کێشە دەستوریە نەکات زۆر ڕاستە کاک فەهمی پرسی کێشەی زەوی جوتیاران بەچی گەشت ئەم پرسەش لە ناو قەزێکی گەورەترە کە پێوتێ قەزەی کەرکووک کێشەی کەرکووک ئەم کێشەیەش لەنا ئەو قەزریەیە لە ماوەکانی ڕابردووە هەندێک هەنگاوی ئیجابیندران ینی هەم وەزیرە بەڕێزەکانمان لە بەغدا هەم فراکسیۆنە کوردیەکان خەباتێکی باشیان کرد پێشتر وەزیری عەدلی ئێمە کاک دکتۆر خالید شوانی پرۆژەیەک ڕەشنووسێکی ئامادە کرد درا سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پەسەندی کرد لەوێ فراکسیۆنە کوردیەکان بەبێ جیاوازی چوونە ناو پرۆسی خەباتی دیموکراسی و پەرلەمانی و لەوێ یاسایەک دەرچوو بۆ هەڵوەشانەوەی ئەو بڕیارانی حیزبی بە ئەسکە دەستی بەسەر ئەم زەوی زارانیا گرتو ئێمە و کوردستانی ناوچە کوردستانەکان لەسەر ئەو یاسایش کە دەرچووە سەرنج و تێبینیمان هەبوو بەڵام پێمان وایە بۆ ئەم بارودۆخە زۆر باش بەداخەوە ئەوە بوو بە زیاتر لە 6 مانگ ئەم یاسایە دەرچووە تەعلیماتی بۆ دەرنەچوە تاوەکو تەنفیز بکرێت بۆیە دەبێت پەرلەمانی داهاتووی عێراق ئەو کاراکتەرانە بنێرین کە شەڕی ئەو مەلەفە چارە نووسازانیان بۆ بکرێت من بڕوام وایە کێشەی کورد لە عێراق کێشێکی ئەوەندە گەورەیە زۆر جا بەلامەوە غەریبە هەندێک پەرلەمانتارە بینم جورئەتی ئەوەکەن خۆیان کاندید بکەن ئەگەر بزانن مەسئولیەتی تاریخی ئەم نەتەوێت چەند قورسە ئەوها بە ئاسانی ناتوانن خۆیان کاندید بکەن بۆیە داواکەم یعنی لە هەموو فراکسیۆنەکان لە جەماوەری هەموو حیزبە کوردستانیەکان بە تایبەتیش لە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە ئەوان میراتگیری خەباتێکی دوور و درێژن کە لە سەرۆک مام جەلالەوە بۆیان ماوەتەوە ئەوانە بکەن بە نوێنەری خۆیان کە لە پەرلەمانی عێراقی توانای ئەوەیان هەیە لەسەر ئەم مەلەفە مەسیری و چارە نووسازانە خەبات بکەن کە من ئەم ئومێدە بۆ هەموو حیزبە کوردیەکانی تریش ئەخوازم بۆ جەماوەری هەمویان چونکە دوجار ئێمە هەمومان کوردین لە بەغداد و دەبێت هەمووشمان لە بەغداد پێکەوە خەبات بۆ مەسەلەی کەرکووک و بۆ خانەقین و بۆ خورمات و بۆ شنگال و دەشتینەینەوە و
هەموو ئەو ناوچانە بکەین. بەڵێ کاک فەهمی دەچینە لای تەوەرێکی دیکەی گرنگی بەرنامەکەمان ئەویش پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە. داواکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چین بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی کوردستان؟ ئایا داواکاری پۆستن یاخود زامنکردنی ئیدارەیەکی باشتر لەوەی کە لە کابینەکانی پێشودا هەبووە؟ لە ڕاستیە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی ئەساسی وەکو براوەی هەڵبژاردن لەگەڵ برانی پارتی دیموکراتی کوردستانە لە گفتوگۆن لەگەڵ یەکە کەسیان داواکاریان نییە بەنی بۆ ڕوحەتەی کە یەکێتی ناچێتە ناو مفۆزاتێکەوە و بە ڕوحەتێک تەعاملی لەگەڵا بکرێت کە بڵێن داواکاری چییە؟ دوو هێزن براوەی هەڵبژاردنن گفتوگۆ ئەکەن لەسەر پێگەێنانی کابینەکە واتە ئەمە شتێک نییە ببەخشێت هیچ شتێک بە یەکێتی نابەخشێت یەکێتی ئەستحقاقی خۆیەتی پارتیش ئەستحقاقی خۆیەتی دەبێت ئەم دوو ئەستحقاقە ئەوەندەی ممکنە لێک نزیک بکرێنەوە بەبێ گومان مەسلەی ستراکچەرە ئەساسیەکەی پێگەێنانی حکوومەت ئەمە ئەتوانم بڵێم ڕوئایەکی هاوبەش دروست بۆ لەسەری و هەنگاوێکی گرنگە لە دوای ئەوە حقیقەت دەبێتەوە پۆست و پلێت زۆر گرنگە لە حکوومەتە تۆ ڕوئایەکت بینا کردووە ئەی خۆ ئەگەر ئەم ڕوئیا هاوبەشە ئەگەر تۆ کاراکتەرت نەبێ بۆ جێبەجێکردنی ئەم ڕوئایە یا ئەم کارنامەیە یاخود ئەم ڕوئایە هەر لەسەر وەرەقە ئەمینێتەوە لەبەرەوە من زۆر جا بەلامەوە غەریبە خەڵکێک پێی وابێت پۆست گرنگ نییە بە بڕوای من پۆست زۆر گرنگە تۆ بەرنامەیەکت هەیە ڕوئایەکت هەیە استراتیژیەکت هەیە بۆ خزمەتکردنی خەڵک ئەمە زۆر گرنگە بەڵام گرنگتر لەمە یان بۆ تەواوکردنی پرۆسەکە تو پێویستت بە کاراکتەر هەیە بۆ ئەوەی ئەم ڕوئایە جێبەجێ بکات لە ئەرزی واقع و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ بکات بۆیە بە بێگومان چەندێک ئەو ڕوئایە گرنگ بووە کە ئەتوانم بڵێم تەفاومی هاوبەشی تقریبن لەسەر دروست بووە بەقەدەر ئەوەش گرنگە ئێمە بزانین چی ئەنێرینە ناو ئەم حکوومەتەوە و چ پۆستێک وەرەگرین وە لە ڕێگەی چ پۆستێکەوە ئەتوانین خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ بکەین. بەڵێ با باسی خراپترین حاڵەتکەین لە حاڵەتێکدا خوا نەکردە ئەم دوولایەنە نەگەشتن بەڕێکەوتن تا چەند ئەگەری ئەوە هەیە کە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە؟ ئێمە دەبێت دایمەن بە حوسنی نیەوە تەعامل بکەین و دایمەن دەبێت ئاستی ئومێدمان بۆ جێبەجێکردنی خواستەکانی خەڵکی کوردستان سەقفێکی باڵاتر بێت لە دیوە سلبیەکەی خەباتی سیاسی بۆیە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان دروست ئەبێت و تەفاهمیش ئەکەین و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانیش ئەچێتە قۆناغێکی ترەوە و بەرنامەیەکمان ئەبێت کە بە بێگومان خەڵک فعلەن شعور کات کە ئەم حکوومەتە حکوومەتی هەمومانە و ئەم حکوومەتە حکوومەتێکی یعنی یەک جەستەیە بۆ خزمەتکردنی هەموو خەڵکی کوردستان بە کەرکووک و بە ناوچە کێشە لە سەرەکانی شەوە کە بەشێک ئەبن لە ڕوئیا و لە استراتیژی ئەم حکوومەتە هاوبەشێکی ئیشڵا لە داهاتوە دروست دەبێت. زۆر ڕاستە کاک فەهمی لە حاڵەتێکدا ئەگەر بێت و پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت نەکرێت ئایا ئەمە نابێتە هۆکاری ئەوەی دیوێکی نەشیاوی هەرێمەکەمان نیشانی وڵاتانی دەرەوە بدات؟ وڵامی ئەم پرسیارم دوای ئەم ناوبڕە بدەیتەوە. سوپاس دەکەم. بینەرانی ئازیز دەچینە لای ناوبڕێک و دێنەوە خزمەتتان. بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لەبێت گەڕاینەوە بۆ تەواوکردنی بەرنامەکەمان. کاک فەهمی بەر لە ناوبڕەکە پرسیارێکم کرد ئەگەر بێت و کابینەی نوێی حکوومەت پێک نەهێنرێت ئایا ئەمە نابێتە ئەوەی دیوێکی نەشیاوی هەرێمەکەمان پیشانی وڵاتانی دەرەوە بین؟ لە ڕاستیە خاچوونیان کاتێک تۆ چیتە ناو پرۆسەی خەباتی دیموکراسی و پەرلەمانیەوە وا باشترێت لە تەوقیتی خۆیان هەموو ئەو هەنگاوانە جێبەجێ بکرێت کە سیمای خەباتەکەت سیمای هەوڵە دیموکراسی و کارە پەرلەمانیەکەت جوانتر ئەکات و هێزێکی زیاترت پێ ئەبەخشێت و جگە لەوەش بەڕاستی ڕێزێکی زیاتریش بۆ دەنگدەرەکەت ئەگەڕێنیتەوە کە چۆتە ناو پرۆسەیەکەوە بە بێگومان هەموو جۆرە دواکەوتنێک پرسیار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکات. ئەم حکوومەتە بە هەموو ئەم لە حەزانی هەمانە دەبێت بزانین ینی ئەمە دەرئەنجامی خەبات و خوێن و ئێش و ئازاری نەتەوەیەکە کە سەدان ساڵە ڕەنج ئەکێشێت
بۆیە من ئومێد ئەەکەم لە کاتی ململانیەکانیشا لە کاتی بانگەشەکانیشا کارێک نەکەین ینی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان نادیدە بگرین و هیچ نهێڵینەوە بۆ دانستان و گفتوگۆ لەگەڵ یەکتریە بانگەشە دێت و ئەڕوات بەڵام خوێنی شەهیدەکانمان و دەستکەوتەکانمان و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لە جێ خۆی ئەمینێتەوە بۆیە هەمیشە ئینسان دەبێت بەو ڕوحێتە تەعامل بکات کە ڕوحێتی کاری پێکەوەیی بێت لە دنیای هەڵبژاردن ئەکرێ و ململانیەش هەیە بۆیە بە بێگومان ئێمە دەبێت بەو ئاراستەیە کار بکەین و نێڵین پرسیاری جدی لەسەر چارەنووسی خەباتی دیموکراسی و پەرلەمانی لە کوردستانە دروست بێت چکە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە نمایندەی خەڵکی کەرکووکیشە نمایندەی خەڵکی خانەقینیشە بڕوا ناکەم ئەم حکوومەتە یەکگرتوو بێ گەشاوە بێت خزمەتی خەڵک بکات خەڵکێک لە شنگال و لە کەرکووک و لە خانەقین و لە خورمات و دڵی پێخۆش نەبێت چکە ئەم حکوومەتە زیاتر بە حکوومەتی خۆی ئەزانێت پێشتر پرسیارێکت کرد ئەمەوێت یەک ڕوونکردنەوەیەکی لەسەر بدەم خاتونیان کاتێک هێزێک ئەتوانێت پۆست بدات بە یەکێتی ئەگەر 50% کورسیەکانی بەدەستێنابێت و توانای دروستکردنی حکوومەتی هەبێت ئەمە وەکو ڕوونکردنەوەیەکی ڕاستیەک کە پێدراوی یاسایی هەیە نەک وەکو جۆرێک لە حملەی ئینتیخابی لەبەرەوەی لە کوردستانە هیچ هێزێک 50% نەهێناوە هیچ هێزێکی توانای ئەوەی نییە بڵێ من ئەوەت ئەدەمێ ئەوەت نادەمێ لەم حاڵەتیا چی دروست ئەبێت گفتوگۆ و دیالۆگ دروست ئەبێت لە بینی ئەم دوو هێزەیە کە ئێستا یەکێتی و پارتین دەبێت ئەم گفتوگۆیە بنەمای سەرەکی پێکهێنانی حکوومەتەکە بێت لەبەر ئەوە تۆ زۆر جار گوێ لەم کادیدەی و لەو کادیر مەگرە یان لەم هەواڵی ئەم حیزب ئەو هەواڵی ئەو حیزبە مەگرە کە تای هەڵبژاردن زاڵە بەسەریا بەرز بۆتەوە ئەڵێ فڵان حیزب ئەم کورسیە ئەدات ئەم وەزارەتە ئەدا بە یەکێتی شتیوان نییە هیچ هێزێک ناتوانێت کورسی بداتە یەکێتی و وەزارەت بداتە یەکێتی مادام یەکێتیش ناتوانێت یعنی با ئێمە ڕاستی بۆ خەڵک ڕوونکەینەوە واز لەوە بێنی چکە ئێمە دوجار یەک نەتەوەین لە یەک کەشتیین باشتە جەوهەریەکانمان نەکەینە قوربانی ململانی سیاسی و بەدەستهێنانی دەنگێکی زیاتر بۆیە من ڕووی دەمەکەمە هەموو ئەو خەڵکانی کە لە هەر هێزێکن نەوێ شتە جوانەکان بخەنە ناو بانگەشی هەڵبژاردن و ناشرینی بکەن ناتوانن ئاماج بێن نەدی حقیقەت ئەمەی خوارەوەیە مادام هیچ هێزێک 50% دەنگەکانی نەهێنا و 50% کورسیەکانی پەرلەمانی لانیە کەوابوو ئەم حکوومەتە بە گفتوگۆ بە دیالۆگ دروست دەبێت نەک بە بەخشین و یەکێتیش هێزێک نییە بەخشین لە هیچ کەسێک وەرگێت جگە لە میلەتەکەی و لە نەتەوەکەی و لە نیشتیمانەکەی زۆر ڕاستە شرۆڤەکانی بەڕێزت بابەتین و پێویستە لەسەر هەمووان بە منطق قسە بکەن کاک فەهمی لە ئێستادا لە بانگەشەی گەرمی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەین یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن خۆی ئامادە کردووە بۆم هەڵبژاردنە ئەگەر تۆ تێبینیت کردبێت یعنی بە شێوەیەکی گشتی پرسی موچە ڕوبەرێکی گەورەی خیتابی سیاسی بەشی زۆری هێزە سیاسیەکانی داگیر کردووە بۆ من کە هەم لە حکوومەتی هەرێمی کوردستانە و هەمیش کادری یەکێتیم ینی متابعی هێزە سیاسیەکانەکەم لە ڕاستیە هیچ هێزێک بە ئەندازەی یەکێتی باز لە مەسەلەی مادەی 140 و شەڕە دەستوریەکانمان ناکات هاوشانی مەسەلەی موچە و بودجەش بیرمان نەچێت کێشەی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها کێشەی موچە نییە لەگەڵ حکوومەتی عێراقیە کێشەی بودجەشە ئەم دەوڵەتە چۆن بەڕێوەچێت ئەم حکوومەتە چۆن ئیدارە ئەدرێت کە حکوومەتی عێراقی دەست لە بینا قاقایی بگرێت خۆشبەختانە یەکێتی باش خۆی ئامادە کردووە و لە ڕاستیشە مەسلەی مادەی 140 دەستور و مەسلەی خانەقین و سعدیە و مەندەلی و جەلەولا زڕباتیە و پاشانوەرەوە بۆ خورماتوو و دواتر بۆ کەرکووک و بۆ هەموو ئەو ناوچانی کە بە دەوری کەرکووکەوەن تاوەکو دەشتی نەوینەوە و زومار و شێخان و شنگال هەموو ئەمانە لە ناو ئەجندای یەکێتیە حزورێکی گەوریان هەیە ئەمە وەکو خاڵێکی تر بە ڕووی لە نیشتیمانەکەمان و لە حیزبە سیاسیەکانی تری کوردستان بکەین کەرکووک وەکو هەولێر و سلەیمانی نییە من ئومێد ئەەکەم هێزەکە کوردیەکان لەو شارەیە با هەموو هێزێک دیعاە بۆ خۆی بکات بەڵام بیریان نەچێت برینی جەستەی کەرکووک و خانەقین و ئەو ناوچانە فراوانتر نەکەن
لە خیتابە سیاسیەکانیان با خیتابێک بێ بەرەو بەغدا نەک بەرەو بەرامبەر بە یەک من یەکەم جا داوا لە یەکێتیەکەم بۆ هیچ کەسێک نەڵێت ئەمە ڕوو لە فڵان هێزەکە یەکەم جا داوا لە یەکێتیەکەم خیتابەکەی کە بەرەو بەغدایە بە هەر بەرەو بەغدا بێت بۆ لەبەری ململانەکەی ئێمە لە بەغدایە مادە دەستوریەکەی ئێمە لە بەغدایە نەوتەکەی ئێمە لە بەغدایە پارەکەی ئێمە لە بەغدایە کابوو دەبێت ململانی سیاسەکەی ئێمەش لە بەغدا بێت بۆچی ئێمە لێرە دوو کادری یەکێتی و پارتی ئەخر لەسەر چی بەیەکە هەڵبژێن یعنی کە ڕەوایەتی لە کوێی ئەمەیە بە هەردووکیان دیعایە بۆ حیزبەکەی خۆیان بۆ تاریخی خۆیان بۆ خوێنی شەیدەکانی خۆیان بۆ کەرکووکێکی باشتر و بۆ خانەقینێکی باشتر بکەن بەڵام نێن کارێک بکەن دڵی یەکتر بریندار بکەن چونکە بینیمان لە کاتێک کە بانگەشەی انتخابات تەواو لە مەجلیسی محافەزە ساڵی 2 ساڵ بەر لە ئێستا بوو کوردێک بەس لە بەروی جلی کوردی لەبەر بوو لە بەردەم محافەزەی کەرکووک چ ئیهانەیەکیان کرد ئەو کاتە ڕاکانجبووری محافظ بوو ئەو کوردیان وا لێ کرد کەس نەیپرسی ئەرە تۆ یەکێتی بوویت تۆ لە برایانی ئیسلامی بوویت ئەرە تۆ لە برایانی پارتی بووی لە چۆ بووی کەس لی نەپرسی جلێکی کوردی لەبەرە لەبەر ئەو جلە کوردیە بەم جۆرە تەعاملیان لەگەڵی کرد کە من ئومێد دەکەم ئێمە بەڕوحێتی بەرزی کەرکووکی بوونەوە تەعامل لەگە برایانی عەرەب بکەین لەگە برایانی تورکمان بکەین ئەوانە کە سوکاری ئێمەن قەدەرێک پێکەوە گرەی داوین دەبێت لەگەڵیان نابژین بۆیە بە بێگومان بۆ ئەم پرۆسەیە یەکێتی ئەجندایەکی ڕوونی هەیە و سەرۆک بافڵیش بۆ مەسەلەی کەرکووک خۆتان نەزانن یعنی جوودەکانی هەوڵەکانی لەو شارەیە دیارەوە خۆشەویستی ئەو شارە بۆ سەرۆک مام جەلال و بۆ کاک بافڵ و بۆ کۆی ئەو خەبات و خوێنێکی یەکێتی لە پێناوی شارەکەیە ڕشتێتی بە بێگومان خۆشەویستێکی ئەجگار گەورەیە ئایا سنگ و قورسایی یەکێتی لە بەغداد ڕێڕەوی ئاسایی خۆی وەرگرتووە وەک چۆن لە سەردەمی ڕەوانشاد مام جەلالدا هەیبوو زۆر قورسای عنی تۆ بڵیت فراغی سەرۆک مام جەلال پڕەکەینەوە عنی خۆ ئێمە دوێنێ قیادەی سیاسی عەرەبی لە جەولەیەکی کاک بافڵە قسەیان کرد باسی ڕۆڵەکانی کاک بافڵ ئەکەن وەکو کوڕی گەورەی سەرۆک مام جەلال وەکو سەرۆکی حزبێکیش بە بێگومان یعنی ئێمە ئەزانین هەوڵەکانمان زۆرە لە هەموو ئاستەکان لە سەرۆکەوە بۆ هەمووی بەڵام پڕکردنەوەی جێگای سەرۆک مام جەلال کارێکی قورسە جوودی زۆری ئەوێت چونکە سەرۆک مام جەلال تەنها بۆ یەکێتی نەبوو سەرۆک مام جەلال بۆ قەزەی کورد و لە ناو عێراقیشە بۆ هەموو پێگاتە جیاوازەکانی وڵاتەکە بوو سوننە شیعە کورد ئاشووری کلدانی تروکمان یعنی برانی ئێزدی کاکەی هەموو ئەمانە سەرۆک مام جەلال چەتر بوو بۆیە لە ڕاستیە ناتوانین بڵین ئەو فراغی سەرۆک مام جەلالمان پڕکردێتەوە بەڵام زۆر گرینگە خەڵکی کوردستان بە تیمێک بنێرنە بەغداد کە ئەم تیمە پشتیوانی کاک بافڵ بێت بۆی کاک بافڵ بتوانێت باشتر لە ڕابردوو هەوڵی پڕکردنەوەی ئەو فراغە بدات کە سەرۆک مام جەلال دوای خۆی بەجێهێشتووە ئەمەش بۆ ئەبێت ئێمە زۆرترین نوێنەر بنێرینە بەغدا بۆی قووەت و گڕوتین بدەنە کاک بافڵ زۆر ڕاستە کاک فامی لە هەڵبژاردننی پارێزگاکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا یەکێتی سەرکەوتنێکی گەورەی تۆمار کرد و ئەوەش بووە هۆکاری ئەوەی کۆمەڵێک پۆستی ئیداری گرنگ بەدەست بهێنێت ئایا چاوەڕوانی ئەوە دەکەن لەم هەڵبژاردنش بە هەمان شێوەی ئەو هەڵبژاردنە و سەرکەوتنە بەدەست بێنن وەکو یەکێتی هەموو ئاماژەکان ڕاپرسیەکان دەرێخەن یەکێتی هێزی یەکەمە لە کەرکووک ئەمە وەکو حیزبایەتی دووەم شت بۆ ئێمە گرینگە هێزە کوردیەکانی تر ڕقم 2 بن بۆ لەبەروی ئێمە خەباتەکەمان لەوێ خەباتێکی نیشتیمانوونەتەوەیە دەبێت یەکێتی و هێزە کوردستانیەکان 50 دەنگەکانی کەرکووک بێنن بۆ ئەوەی لە خەم بڕەخسین و ئەشمێت لێرەوە لە ڕاستیە حقیقەتێکی تریش باس بکەین لە هەڵبژاردننی مەجلیسی محافەزەیە ڕێژەی بەشداری کورد کەم بوو ڕاستە بردمانەوە دەبێت هەموو هێزە کوردستانیەکان بە جۆرێ کار بکەن لە کەرکووک زۆرترین ڕێژەی کورد بەرنە سەر سنووخەکانی دەنگدان چونکە دڵنیا بە برانی عەرەب و برانی تورکمان دێن بۆیە بینمانە لە هەڵبژاردنەکەیان دەنگیان نزیک بۆتەوە لە دەنگی ئێمە با هاوڵاتی دڵنیا بێ لەوەی کە ئەم قسەی من ئەیکەم پێدراوی حەقیقی هەیە ئێمە 247,000 دەنگمانی هێناوەکو کورد برانی عەرەب و برانی تورکمان بە هەردووکیان دەنگەکانیان تەجاوزی دەنگی ئێمەی کردو ڕاستە وەکو پێگاتە لە خوار دەنگی ئێمەوە بەڵام ئەگەر حزورمان نەبێت و ئەو ڕێژەیی کە نەچوو بۆ دەنگدان ئەم انتخاباتە نەڕوات
وەبرانی عەرەبیش زیاتر لە انتخاباتەکەی تر ئەڕۆن دڵنیا بن لەوەی کە مەترسیەکی گەورەیە بۆی ڕوبەری ئەم مەترسیەکەم بێتەوە بەڕاستی دەبێت ئێمە هەوڵ بدەین کورد لە شاری کەرکوک و لە شاری خانەقین و لە شاری خورمات و لە شنگال و دەشتینینەوە دەبێت بچنە سەر سنووقەکانی دەنگدان و مەترسیەکەش ئەتوانم پێ بم زیاتر لەسەر کەرکووکە دەبێت حزوری چوونە سەر سنووقەکان زیاتر بێت تا چەند لەگەڵ ئەو تێڕوانینەی کە دەوترێت هەڵبژاردننی پەرلەمانی عێراق گرنگترە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەزانی ئێمە لەبەر ئەوەی تەمان هەردوو هەڵبژاردنەکە گرنگە ینی چۆن هەڵبژاردننی کوردستان چارەنووسی ئێمەیە خەباتی نەتەوەکەی ئێمەیە سیمای گەشاوی خەڵکی کوردستانە بۆ دنیای دەرەوە هەردوو هەڵبژاردنەکە گرنگن بەڵام ئێستا بۆ خەڵک تەرکیزی لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بوجە و موچەمان لێەوە دێت کێشە دەستوریەکانمان لەگەڵ ئەوانایە کێشەی پێشمەرگەمان لەگەڵ ئەوانایە کێشەی دەیان مادەی دەستوریمان لەگەڵ ئەوانایە کێشەی مادە چواری دەستور کە پەیوەندی بە زمانی کوردیەوە هەیە لەگەڵ ئەوانایە کە پێشێلی ئەەکەن کە پێشێری ئەەکەن ئەگەر ئێمە لە بەغدا زەعیف بین ئێساکە جۆرێک لە قوتمان هەیە ئەم هەموو مادە دەستوریە پێشەلەکەن دەیبێنە بەرچاوی خۆت ئەگەر ئێمە لە بەغدا لاواز بین وڵات دەیان کێشەی دەستوری و یاسایی ترمان بۆ دروست دەکەن یعنی بۆیە زۆر گرنگە پەرلەمانی عێراق بزانین هەڵبژاردنێکی چارە نووسازە و داهاتووی نەتەوەی ئێمە لە چوارچێوەی عێراقی فیدراڵە ئەبەسێتەوە بۆی کە چەندێک تۆ ڕێژەی پەرلەمانت ئەندام پەرلەمانت دەناو پەرلەمانی عێراقا هەیە زۆر ڕاستە کاک فامی ئێمە نزیک بووینەوە لە کۆتایی بەرنامە لە کۆتاییدا پەیامت چییە بۆ دەنگدەرانی کوردستان بۆ هەموو خەڵکی کوردستان ینی بە بێگومان دەبێت بزانین کاتێککە نوێنەرێکمان لە ڕانیەوە دەرئەچێت ئەم نوێنەرە ڕاستە خەمی ڕانێیەکان خەمی سۆران و باڵەکایەتی خەمی بادینیەکان خەمی سلەیمانی و هەولێر و گەرمیان و شارە زوور لەگە خۆیان ئابات بەڵام خەمێکی تریشی هەیە کەمش خەمی ناوچە کێشە لەسەرەکانە لە بەغداد بۆیە دەبێت بە گڕوتینەوە بڕۆن بەرەو سنووقەکانی دەنگدان و دڵنیا بن دەنگیشیان کاریگەرە یعنی خەڵکێک هەیە ئەڵێ جا من بچمونە چم دەنگم چییە چ تاسیرێکیە بووە با لە خۆمان پرسین لە هەڵبژاردننی پارێزگاکانی عێراقا بە دەنگی کورد پارێزگاری کوردانەندرا خۆ بە دەنگی کورددانراوە بە بێگومان بە دەنگی عەرەبدانەندراوە ڕاستە دوای ئیتیفاقی سیاسی کراوە بەڵام تو حزورت هەبووە خراپمان کردووە ئایا خزمەت باشتر ناکرێت ئیدارەیەکی باشترمان نییە ئایا جیاوازیەکان ڕوبەری بچووک نەبووتەوە بە بێگومان هەموو ئەمانە ڕاستە بۆیە دەنگت چارە نووسدا و نوێنەرەکانی یەکێتی لە بەغداد هێزی ئێمە ئەبن لە بەغداد بۆیە زۆر زۆر گرنگە هەوڵ بدەین هەموو یەکێتی هەمکوی هێزە کوردستانیەکان و هەموو خەڵکی کوردستانیش نەکەونە ژێر تەئسیری ئەوەی کە خەڵکێکە لێ جا بۆ بچن بۆ دەنگدان و بایەخی چیە لە ڕاستیە خەباتی دیموکراسی و پەرلەمانی لە هەمیشە کاریگەری خۆی ئەبێت. کاک فامی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە جوانە کە لەگەڵمان بوویت و بۆ ئەو وەڵامە پڕبایە خانە. زۆر سپاس بۆ بەخێر سپاس. بینەرانی ئازیز بەم شێوەیە دێنێت کۆتایی بەرنامەی ئەمڕۆ هەتا بەرنامەی داهاتوو بەخواتان دەسپێرم هەر شاد بن.